بینەران و بیسەرانی ڕوودا و لە هەرکوێکان سڵاوتان لێبێ. من دڵنیا ڕەحمان ئەمڕۆ لە شاری کیف لە پایتەختی ئۆکراینە هەفتپەیوێنێکی تایبەتم هەیە لەگەڵ دەیمێن مەگرۆ گوتەبێژی فەوجی خۆبەخشە بیانیەکان. ئێوارە باش بە ڕێزمەگرۆ. ئێوارە باش. ئێمە دەزانین کە خۆبەخشێکی زۆر دێن تا بۆ ئوکراینیا شەڕ بکەن. ژمارەیان چەندە و بە دیاریکراوی لەکوێوە دێن؟ بەداخەوە ناتوانم باسی ژمارەی خۆبەخشەکان بکەم. لە سەرەتای شەڕەوە پەیڕەویمان لەم سیاسەتە کردووە. دەتوانم بڵێم خۆبەخشان لە هەموو کیشوەرەکانەوە هاتوون. دوجار کە سەیری لیستەکەم کرد، خۆبەخشان لە 55 وڵاتەوە هاتوون. زۆرینیان خەڵکی ئەوروپا و ئەمریکان. دوو وڵات کە زۆرترین خۆبەخشیان لێوە هاتوون، ئەمریکا و بەریتانیان. دوای ئەوانیش کەنەدا و پۆڵەندا. ئایا کەسێک لە وڵاتە ئیسلامیەکانەوە هاتووە؟ لە چه وڵاتێک؟ هەندێک کەس دەناسم کە لە وڵاتە عەرەبیەکانەوە هاتوون. خۆبەخشمان هەنکە لە میسرەوە هاتوون. پێم وایە کەسێکم لە ئەردەنیشەوە بینیوە. کەواتە چەند کەسێک لە وڵاتانی عەرەبیشەوە هاتوون. ئەوانەی دێن زیاتر کچن یان کوڕ؟ ئەوە یەکەیەکی سەربازیە، بۆیە پێم وان نییە مای سەرسامی بێت بۆ کەس کە زۆرینەی خۆبەخشان پیاون. لە سەرەتای شەڕەوە ئێمە دەمانبیست کە خەڵکی چیچان لە بەرەی رووسیادا شەڕ دەکەن. بەڵام لەم ڕۆژانە بیستومە کە ئەوان ئێستا لێرەن و یارمەتی هێزەکانی ئوکراینیا دەدەن. ئایا ئەمە ڕاستە؟ دەبێت جیاوازی بکەیت لە نێوان چیچانیەکان چ ئەو چیچانی ڕاستەقینانە کە بۆ ماوەی چەندین ساڵ لەژێر سەرکوتکاری رووسیادا ژیاون پشگیری ئۆکراینیا دەکەن. ئەو چیچانیانەش کە بۆ حکوومەت کار دەکەن کە لە کۆماری چیچانن. ئەوانە سەر بە قادرۆڤن. ئەوان چیچانی ڕاستەقینە نین. خیانەتکارن لەگەلی خۆیان. ئێمە پێیان دەڵێن قادرۆڤی. ئەوان چیچانی ڕاستەقینە نین. خیانەت لە چیچان دەکەن. من وای دەخەملێنم زۆرینەی خەڵکی چیچان پشگیری ئۆکراینیا دەکەن. ئێوە لەگەڵ خۆبەخشەکان بەجیا سەنگەر دەگرن یاخود تێکەڵن لەگەڵ سوپای ئوکراینیا؟ یەکەی خۆبەخشانی نێودەوڵەتی بەشێکە لە هێزە چەکدارەکانی ئۆکراینە. وەک ئەفسەری ئۆکراینین و لە نێو یەکە سەربازیەکانی ئۆکراینە شوێنمان کراوەتەوە. لە نێو یەکەی سەربازی گەورە بێگومان ئێمە فەرمانی ستافی ژەنەڕاڵەکانی ئۆکراینە جێبەجێ دەکەین. بەشێکین لە هێزە چەکدارەکان. لەم ڕۆژانەدا هاتنی خۆبەخشەکان زۆرە یان کەم بووەتەوە؟ سەرەتا شەڕەکە سەرنجی زۆرتری لەسەر بوو، بۆیە ژمارەیەکی زۆرتر ئەو کاتە دەهاتن. تێبینیمان کرد دوای کارەساتی بووچە هاتنی خۆبەخشان ماوەیەک وەستا. ئێستا هاتنی خۆبەخشان لە ئاستێکی جێگیردایە. تا ئێستا چەند خۆبەخش کوژراون و چەند خۆبەخش کەوتونەتە دەست هێزەکانی رووسیا؟ بەداخەوە ئێمە ئەم ژمارانەش بڵاو ناکەینەوە. سوپای ئۆکراینیا سیاسەتێکی هەیە کە ژمارەی کوژراوەکانی بڵاو ناکاتەوە. بەم دواییە کوژرانی 4 خۆبەخشمان ڕاگەیان. هەفتەیەک لەمەوبەر لە ناوچەی خارکێڤ گیانیان لەدەستدا بوو. بەڵام ئەوەش پشتڕاست دەکەمەوە کە ئەو 4 کەسە تەنیا کەسی بیانی نین کە لەم شەڕەدا گیانە لەدەستدا بێت. بە پشتبەستن بە هەلومەرجەکان ئێمە ناتوانین هەمویان ڕابگەێنین. زۆر کەس لە جیهاندا وەک شەڕێکی سیاسی نێوان وڵاتانی ڕۆژاوای و رووسیا تەماشای ئەم شەڕە دەکەن. ئێوە بە چ شێوەیەک سەیری دەکەن؟ پێم وایە زۆرترە لەوە. پێم وایە شەڕێکە لە پێناو ئازادی و دیموکراسی و دژی دیکتاتۆریە، دژی تۆتالیتاری و ئیمپریالیزم و فراوانخوازیە. زۆر بەها کە لەم شەڕەدا مەترسیان لەسرە بەهای گردردونین. شەڕەکە تەنیا لەبارەی ئۆکراینیا و رووسیا نییە، هەروە شەڕەکە لەبارەی مافی وڵاتێکی بچووکە کە بە ئاشتیانە لە تەنیشت دراوسەیەکی گەورە بژی. لەبارەی دیموکراسیە کە مافی هەیە ڕێگەی بەرەوپێشچوونی خۆی دیاری بکات، نەک لەلایەن دراوسێ گەورەکەیانەوە پێیان بگوترێت کە پێویستە چی بکەن. بۆیە پێم وایە ئەم شەڕە گەورەترە لەوە. بەڵام بێگومان شەڕی گەلی ئۆکراینیا دژی ئیمپریالیزمی رووسی کە دەیەوێت دووبارە دەستی بەسەردا بگرێتەوە لەبەر ئەو شتەی کە پێی دەگوترێت ترس لە کاریگەری. ئەم چەمکانە هەمویان سەر بە سەتەی 19. پێم وایە هەموو ئەوانەی ئەمڕۆ وەک بەشێک لە خۆبەخشانی نێودەوڵەتی شەڕ بۆ ئۆکراینیا دەکەن لە پێناو بەرگریکردن لە بەهاکان دەیکەن کە ئۆکراینیا 10 ساڵ زۆرترە دەستی پێوەگرتوون. بڕیاری داوە ڕوو لە ئەوروپا و ڕوو لە دیموکراسی بێت، بەڵام ئەم شەڕە زۆر پەیوەست نییە بە نێوانی ئەوروپا و رووسیا یان ئۆکراینیا و رووسە. ئەمل بلانەیە زۆر گەورەترە لەوە، شتی زۆر لە ژێر مەترسیدان. من دڵنیام تۆ لەسەر کۆبانێ دەزانی.
ئەوانەی کە دەبوونە خۆبەخش لە ڕۆژاوای کوردستان بۆ بەرگری لە کۆبانی و شارەکانی دیکە کەسانی چەپ و کۆمۆنیست بوون. ئایا ئەوانەی دەبنە خۆبەخش لە ئوکراینە خاوەن ئایدۆلۆژیای دیاریکراون؟ من تێبینی هیچ ئایدۆلۆژیەکم نەکردووە لە نێو خۆبەخشاندا. لە ڕاستیدا زۆر بەدەگمەن باسی سیاست دەکەین وەک ئایدۆلۆژیایەکی سیاسی. باسی سیاست دەکەین لە نێوەڕۆکی دیپلۆماسی نێوان ئۆکراینە و رووسیا. بەڵام بە تەواوی هەڵە دەبێت کە خۆبەخشان هەڵگری ئایدۆلۆژیایەکی دیاریکراو بن. خۆبەخشم بینیەوە خاوەن ئایدۆلۆژیای چەپن، هەشیانە ڕاستڕەون، بەڵام هیچ کامیان زۆرینە نین. دەگوترێ خۆبەخشەکان ڕاهێنانیان پێدەکرێت. چ جۆرە ڕاهێنانی گوێردەگرن و لەلایەن کێوە؟ ئێمە وەک یەکەی خۆبەخشانی نێودەوڵەتی تەنیا ئەو کەسانە وەردەگرین کە ئەزمموی شەڕیان هەیە. ئەو کەسانی کە پێشتر مەدانی شەڕیان بینیوە. زۆرینەی خۆبەخشان ئەزمموی شەڕیان هەیە لە ئەفغانستان و عێراق. ئەوان شارەزای مەدانی شەڕن. بیرۆکەی وەرگرتنی ئەو کەسانەی ئەزمموی شەڕیان هەیە بۆ ئەوەیە کە بتوانین بە خێرایی بیان خەینە ئەرکەوە. لەبەر ئەوەیە ئێمە مەشق و ڕاهێنانی تەواویان پێشکەش ناکەین، چونکە ئەوانە وەردەگرین کە ئەزممویان هەیە. ئەوەی پێشکەشیان دەکەین ئەوەیە بۆ ماوەی هەفتەیەک یان دوان دەیان خەینە نێو یەکەیەکی سەربازی بۆ ئەوەی لەگەڵ هاوکارە نوێیەکانیان خۆیان ڕابهێنن، بۆ ئەوەی هاواهەنگی هەبێت لە تیمەکەدا، کەواتە کەمێک کاتیان لەبەردەستە. بەڵام مەشقی سەربازی تەواویان پێ ناکەین چونکە کاتمان نییە بۆ ئەوە. ئایا ئەو چەک و هاوکاریانەی وڵاتانی ڕۆژاوا بە تایبەتی ئەمریکا دەگاتە دەستی خۆبەخشەکان؟ چونکە بە پێی هەندێک راپۆرت خۆبەخشەکان گرفتی بەردەستبوونی کەلوپەلی سەربازیان هەیە. با سەیری بکەین. ئێستا لە ئۆکراینە هەموو شتێک کەم و کورتی هەیە. کەمی چەک، کەمی تەقەمەنی، کەمی تۆپخانە، کەمی سیستەمی دژە ئاسمانی. بۆیە مای سەرسامی نییە کە بۆ زۆر کەس دەردەکەوێت ئەو شتانە بەردەست نین. ڕاستیەکە ئەوەیە چەکی زۆر هاتووە، زۆری دابەش کراوە. پشتڕاستیشی دەکەمەوە خۆبەخشانمان هەر لە سەرەتای شەڕەوە بەو چەکانە شەڕیان کردووە کە لە وڵاتانی ڕۆژاواوە بەدەستمان گەیشتون. خۆبەخشان موشکی سەرشان و دژەتانک بەکاردێنن. بڕی ئەو چەکەمان لە بەردەست نییە کە خوازیارین. بەڵام دەبێ ئەوە بەکاربێنین کە لە بەردەستمانە. گەورەترین شەڕ لە بەرەیەکدا کە خۆبەخشەکان یەکلاییان کردبێتەوە کام شەڕ بووە؟ ئەگەر مەبەستت یەکەی خۆبەخشانی نێودەوڵەتیە، گەورەترین دەستکەوتیان لە سەرەتای شەڕەوە ئازادکردنی شاری ئێرپین بوو. لەوێ خۆبەخشانی نێودەوڵەتی دەستێکی گەورەیان هەبوو لە ئازادکردنی شارەکەدا. هەندێک فەرماندە کە لەو شەڕەدا بەشدار بوون پێیان گوتم خۆبەخشانی نێودەوڵەتی نیوەی شارەکەیان ئازاد کرد. نازانم ئەوە ڕاستە یاخود نا، بەڵام ئێرپین ئەو شوێنەیە کە بەوە ناسراوە دەستی خۆبەخشانی نێودەوڵەتی لە ئازادکردنیدا هەبووە. ئایا ئەو خۆبەخشانەی کە بۆ شەڕدێن پێشتر لە نێو هێزی سەربازی وڵاتانی خۆیان بوون یان هیچ ئەزمموونێکی سەربازیان نییە؟ مەرجی سەرەکی بۆ وەرگرتنی خۆبەخشانەوەیە ئەزمموونی شەڕیان هەبێت، واتە پێشتر بەشداری شەڕیان کردبێت. زۆربەی خۆبەخشان سەربازی خانەنشینی سوپاکانی وڵاتەکانیانە، بەڵام خۆبەخشیشمان هەن کە ئەزمموونە سەربازەکەی لە نێو سوپای وڵاتەکەیدا نەبووە. هەندێک لە خۆبەخشانمان پێشتر لە نێو شەڕی دیکەدا خۆبەخش بوون. هەندێک لە خۆبەخشانمان پێشتر لە سووریا شەڕیان کردووە، لە نێو ڕیزەکانی یەپەگا، لە بەرەی کوردستان و کوردانی سووریا. ئەوانە ئەو کەسانن ڕەنگە لە وڵاتانی خۆیان نەچوبنە نێو سوپا، بەڵام ئێمە وەریان دەگرین چونکە دەزانین ئەزمموونێکی زۆر گرنگی شەڕیان هەیە. ئەوە مەرجی سەرەنگی ئێمەیە بۆ ئەوان. سپاس کە لەگەڵمان بووی. زۆر سپاس و ئازادی بۆ کوردستان. سپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان بوون.